کۆماری ئیسلامی پێویستە وەڵامی کەمتەرخەمی لە بابەتی واکسیناسیۆنی خێرا و گشتی هاوڵاتیان بداتەوە. لە حاڵێکدا لە جیهان و تەنانەت لەناو وڵاتانی لە حاڵی گەشەدا واکسیناسیۆنی هاوڵاتیان دژ بە ویروسی کۆرۆنا تا ئاستێکی بەرچاو ئەنجام دراوە، عەلیڕەزا ڕەئیسی جێگری وەزیری تەندروستی ڕژیم ڕۆژی 25 مانگی گوڵان باسی لە دەستپێکی واکسیناسیۆنی کۆرۆنا بۆ کەسانی سەرووی 75 ساڵ کرد. بێگومان بەشێکی زۆر لە واکسینە تەرخانکراوەکان بۆ کەسانی سەرووی 75 ساڵ سەر لە بازاڕە غەیرە ڕەسمیەکان دێننە دەرو بە قاچاغ دەفرۆشرن. ئەوە ڕووداوێک بوو کە بۆ واکسینی تەرخانکراو بۆ کادری پزیشکی ڕوویدا. لە ئێران بە بیانووی جۆرا و جۆر لە تەرخانکردنی بودجەی پێویست بۆ دابینکردنی واکسینی کۆرۆنا خۆ دەبوێرن و فریوکارانە خەڵک لە چاوەڕوانی بەرهەمهاتنی واکسینی ناوخۆیی ڕدەگرن. نهێنیکاری، نەزانمکاری، ڕەفتاری ناتەبای بەرپرسان، هەڵسوکەوتی ئیدۆلۆژیک و مەزهەبی بە کۆرۆنا، ئیختلاس و دزی، گەندەڵی ئیداری، هەمووی ئەوانە دەستیان داوەتە دەستی یەک و خەڵکی ئێرانیان لە بەرامبەر ئەم پەتایەدا لەگەڵ کارەساتێکی گەورە بەڕوڕوو کردوەتەوە. لە حاڵێکدا کە کاربەدەستان بە تازەیی باس لە هاوردەکردنی واکسینە عادیەکان بۆ ئێران دەکەن، بەرپرسانی تەندروستی ڕژیم داماوانە هەواڵی هاتنی ویروسی نوێی ئافریقایی و هندیان بۆ ئێران پشڕاست کردوەتەوە. بەهۆی سیاست و کردەوە و هەوڵی بەرپرسانی ڕژیم کە بە تەواوی لە خزمەت خاوەنانی سەرمایە و لەوانە لە خزمەت کەرتی تایبەتدا بووە، کارەسات بە دوای کارەسات لە ئێران ڕوەدات. بە پێی دوایین راپۆرتەکان لە مانگی گوڵانەوە ژمارەی نەخۆشانی کوویدی 19 لە ئێران گەیشتووەتە 2,151,166 کەس. کۆی گشتی گیانبەخکردوانی ئەم نەخۆشیە 76,936 کەس ڕاگەیەندراوە. ئەوەش لە حاڵێکدایە کە سەرچاوە سربەخۆکان باس لەوە دەکەن کە ئاماری ڕاستەقینە لانی کەم 3 هێندەی ئەم ڕقەمانەیە. ویروسی کۆرۆنا لە ناو دەستی سەرانی کۆماری ئیسلامیدا بەکردەوە وەک ئامرازێک بۆ دامرکانی خەباتی مەدەنی، کوشتنی بە ساڵاچوان، لە ناوبردنی بێماڵ و حاڵان، کارتۆن خەوان و گۆڕخەوان و باقی توێژە بێبەشەکان بەکارهێنراوە. بەڵام ئەگەر لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی نەخۆشی کۆرۆنا بە یەکجار هەموو ناحەزیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی خستە بەرچاوی خەڵکی ئێران و جیهان، بڵاوبوونەوەی ئەم ویرۆسە لە ئاستی جیهانی سەرمایەداریشدا نیشانەیەکی دیکەی گەنیوی ئەم نیزامەی لە وەڵامدانەوە بە کێشە و گرفتەکانی ژیانی مرۆڤ ئاشکرا کرد. فاکتەکانی خوارەوە سەلمێنەری ئەم حەقیقەتەن. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕۆژی شەممە 26 مانگی گوڵان ڕایگەیاند کە هەتا ئێستا 163,242,207 کەس تووشی نەخۆشی کۆرۆنا بوون کە لەم ژمارەیە 3,383,323 کەس گیانیان لەدەستداوە و 141,578,312 کەسیش لەم نەخۆشیە ڕزگاریان بووە. زۆرێک لە پسپۆڕانی بەویژدان بە شێوەی زانستیانە نیشانیان داوە کە ئەم پەتا کوشەندەیە پێشی پێدەگیرا و ئێستاش دەکرێت پێشی پێبگیرێ. ئەوان بۆ سەلماندنی ئەم ئیدعایی خۆیان وەک نمونە باس لە 2 وڵاتی کوبا و ڤێتنام دەکەن. لە کوبا لە 3 ژانویەوە تا 10 مانگی مەی نزیک بە 116,000 کەس تووشی ئەم نەخۆشیە بوون و تەنها 732 کەس ئەویش لە ناو بە ساڵاچواندا گیانیان لەدەستداوە. پزیشکانی کوبایی تەنانەت لە وڵاتانی پێشکەوتووی سەرمایەداری وەک ئیتالیا یارمەتی خەڵکیاندا و لە ئێستادا لە زۆرێک لە شوێنەکانی ئافریقا دەستیان داوەتە ئەنجامدانی خزمەتگوزاری پزیشکی و دەرمانی. ئەوەش لە حاڵێکدایە کە ڕێژەی مەرگ لە وڵاتی ئەمریکا هەر لەو ماوەیەدا 595,000 کەس بووە. لە 2 وڵاتی یەکەمدا هێشتا گیانی مرۆڤەکان بایەخی هەیە و بەدەستهێنانی قازانج لە ئەولەویەتی دووهەمدایە. بەڵام لە ئەمریکا بەدەستهێنانی قازانج و سوود ئەولەویەتی لە گیانی مرۆڤەکان زیاترە. لە 2 وڵاتی یەکەمدا دابینکردنی تەندروستی هاوڵاتیان و ئەستۆی دەوڵەتە، بەڵام دەوڵەتی ئەمریکا ڕۆڵێکی لاوازی لە دابینکردنی تەندروستی خەڵکی ئەم وڵاتەدا هەیە. لە حاڵێکدا کە پانتایی ناخەژێنی کوشتاری ویروسی کوویدی 19 قەیرانی سیستمی سەرمایەداری بە شێوەیەکی بێوێنە قوڵتر کردوەتەوە و بۆ بەڕێوبەرانی کۆمەڵگەکانی بۆرژوازی ڕسواییەکی گەورەی بەبارهێناوە، خاوەنانی سەرمایە لە بواری تەندروستی، کۆمپانیا گەورەکانی دەرمان و دەسەڵاتدارانی نان بە نرخی ڕۆژخۆر و خزمەتکارانی کۆمپانیاکان
لە بەرامبەر خواستی هەڵوەشانەوەی تۆمارکردنی داهێنانی واکسنی کۆرۆنا مقاومەت دەکەن. سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری داوەکە لەوانەیە تەڵەفاتی ساڵی دووهەمی بڵاوبوونەوەی ڤیرۆسی کۆرۆنا لە ساڵی یەکەم زیاتر بێت. ئەو لەمبارەوە تەئکید دەکات کە کۆمەڵگەی جیهانی پێویستە لە پێناو تەندروستی گشتی کاریگەر و واکسیناسیۆن بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم نەخۆشیە هەنگاو هەڵگرێت و واکسنەکان لە ڕێگەی سەبەتی کواکسەوە لە نێوان ئەو وڵاتانەی کە لەگەڵ کەمبوونی واکسن بەرەوڕوون دابەش بکات. ئەم میکانیزمە خێراترین ڕێگا بۆ دڵنیابوون لە دابەشکرانی عادڵانەی واکسنەکان دەبێت. لە بارودۆخی یەکجار نالەباردا کە خەڵکی جیهان بەهۆی ڤیرۆسی کۆرۆناوە تێکەوتون، خواستی هەڵوەشانەوەی تۆمارکردنی داهێنانی واکسنی کۆرۆنا هەموو ڕۆژێ داکۆکی کارانی زیاتر پەیدا ئەکات. لە ئێرانیش واکسیناسیۆنی خێرا و گشتی لە بەرامبەر ڤیرۆسی کۆرۆنادا بۆتە خواستێکی گشتی و سەرتاسەری. بۆ نمونە لە مانگی ڕێبەندانی ساڵی 99 بەرابەر لەگەڵ ژانویەی 2021 8 ئەنجومەن و ناوەندی پیشەیی لە بەیانیەکانیاندا کەم تەرخەمی لە کڕینی واکسنی تەئیدکراوی ڕێکخراوی تەندروستی جیهانیان کوشتاری بانقەز ناولێناوە. هەڵبەت کاربەدەستانی ڕژیم بایەخیان بە هیچ کام لە خواست و هۆشدارەکانی چالاکانی کرێکاری و مەدەنی نەدا. لە قۆناغی پاش کۆرۆنادا کە بە احتمالی زۆر خەباتی کرێکاری و مەدەنی ڕێکخراوتر دەبێت و بە شێوەیەکی بەرچاو پەرەدەستێنێت، کۆماری ئیسلامی پێویستە وەڵامی جەنایاتی پەیوەندیدار بە کەم تەرخەمی لە بابەتی دەرمانی نەخۆشانی کۆرۆنا و واکسیناسیۆنی خێرا و بەخۆڕایی هاوڵاتیان بداتەوە. لە حاڵێکدا کە نەخۆشی کۆرۆنا ئەو پەڕی گەندەڵی و داماوی سەرانی ڕژیمی دیکتاتۆری ئیسلامی لە بەڕێوەبردنی کۆمەلگا لە هەموو شوێنێک لە جارداوە، نابێ ڕێگە بدرێت کە ئەم ڕژیمە بە کەم تەرخەمی خۆی ئەم کارە ساتە زیاتر پەرە پێ بدات.